باز لە فەلسفەی ڕەنگەکەین، باز لەوە ئەکەین کە ڕەنگەکان چۆن ئەتوان کاریگەری لەسەر ژیانی ئێمە دروست بکەن، چۆن ئێمە زۆربەی کاتەکان ئەڵێن کە گوێبیستی پارچەیەک موزیکە بین ڕۆحمان ئارامە بێتەوە، هەستەکەین بە شێوازێکی باشتر بیر ئەەکەینەوە، وزەیەکمان پێ ئەبەخشە. با بزانین ڕەنگەکان بە چ شێوازێک ئەتوان ئەم کاریگەریە لە لای مرۆڤەکان دروست بکەن. ئەو پەیوەندی کە لە نێوان مرۆڤ و ڕەنگە هەیە لە کێکەوە سەری هەڵداوە، واتە لە کێکەوە دروست بووە. گفتوگۆیەکی چڕوپڕ لەسەر تەواوی ئەم بابەتانە ئەەکەین بە میانداری بەڕێز پرۆفسۆری یادگەدەر دکتۆر ڕێبوار سەعید کە بەڕێزیان باگری کۆلێژی هونەرە جوانەکانن لە سلێمانی. بە خۆشحاڵیەوە ئێستا لەگەڵمان دکتۆر گیان سڵاو لێ بێت و بانی باش. دکتۆر گیان بانی باش. سڵاو لە بەڕێستان، بانی بەڕێستان باش، سپاسدانەکەم. بەخێر دکتۆر باز سەرەتا باز لەو پەیوەندیە بکەین کە لە نێوان مرۆڤەکان و ڕەنگە دروست بوو. ئەم پەیوەندیە لە کێیەکەوە سەری هەڵداوە؟ چۆن دروست بووە لە نێوان مرۆڤ و ڕەنگەکانە؟ لە ڕاستەکان دەنسکی وشەیەکی جوانی هەیە، ئەڵێ هێزی ڕەنگەکان زیاتر پەیوەستە بە ڕۆحەوە. واتە ئێمە هەر ڕێنگ کە بینین جگە لەوەی کە ڕەنگەکە خۆی وجودی هەیە، بەڵام پەیوەندیەکی ڕۆحانی هەیە لەگەڵ ئینسانە. بێگومان ئینسان زادەی سروشتە، لەبەرەوەی کە مەلایین ساڵە ئینسان چاوی ڕاهاتووە لەگەڵ سروشتە، لەگەڵ سەوزی دارەکانە، لەگەڵ هەتاوە زەردی هەتاوە، لەگەڵ دەریایە شینی دەریاشینی ئاسمان. هەموو ئەم ڕەنگانە بۆتە بەشێک لە سروشتی ئینسان کە ئینسان لەگەڵە پەیوەندی بەستووە، لەگەڵ خاکە، لەگەڵ ڕەنگەکانی خاکە. ئەم پەیوەندیە بمانەوێ نەمانەوێ زادەی مێژوویەکی درودرێژی مرۆڤایەتیە کە ئولفەتی بەستووە لەگەڵ ئەم ڕەنگانە. بە سروشت ئینسان لەگەڵ ڕەنگەکانە پەیوەندیدارە. مەسە کاتێک کە بەهاریە نەک ئینسان هەتا باڵندەکان، ئاژەڵەکان، جۆرێ لە جۆرەکان پەیوەندیەکی کیان هەیە لەگەڵ تازەبوونەوەی ژیانە. بێگومان دوایی بڵێن پەیوەندیەکان لە شێوەی تازەیە، لە شێوەی مۆدێرنە، دەستەواژەی کە وەرەگرێ، پێناسەی کە وەرەگرێ، بەڵام لەگەڵەوە تاکوێ سەر ڕەنگەکان توانیوانە لە ژیانی ئێمە کاریگەریان هەبێ، بتوانن دید و بۆچوونی ئێمە بۆ ژیان جوانتر بکەن، بتوانن ئارام بەخش بن، بتوانن ژیانمان جوانتر بکەن لەوەی کە هەیە. زۆر باشە. کەواتە وەکو خۆت ئاماژە و پێ پەیوەستە بە ڕۆحەوە ڕەنگەکان کە بەرکەوتنی لەگەڵ هەموو مرۆڤایەتیە هەبێ. دکتۆر لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێ وەرگرتنی ڕەنگەکان جیاوازی هەیە؟ بێگومان ئێمە گەر بگەڕێنەوە بۆ کولتور حکمی خۆی هەیە، دەسەڵاتی خۆی هەیە، لەبەرەوەی کولتور کارێکی دەسە جەمعیە. ئێمە مەسەل کە لە نەورۆزە کە ئەبینین، یعنی وا پێشبینی ئەکەین کە ئەچینە بازاڕەوانێ هەمووی جلوبەرجی ڕەنگا و ڕەنگە، هەموو خەڵک خۆی پۆشیوە. ئەمە بەشێکی کولتورە کە پەیوەندیدارێکی دەسە جەمعیە لە ناو کایەی ژیانمانە، لە ناو کۆمەلگایە. ئەو ڕەنگانەی کە لە ناو کولتورە مەسەلە مەگەر بچینە بگەڕێنەوانی بۆ ناو فەرشی کوردی، بۆ ناو کلیم و بۆ ناو ئەو کارانەی کە بەدەست دروست کراوە، مەسەل هەموو ڕەنگە ئۆریجیناڵەکان، ئەو ڕەنگانەی کە لە کارخانە دروست نەکراوە، لە سروشتەوە هاتووە، جۆزراوەتەوانێ بۆ ناو فەرشەکانمان، ئیتر ڕەنگی سوورە، ڕەنگی تۆخە، شینە. ئەم ڕەنگانە بەشێک بووە لە هیچ سروشت کە لە ڕێگەی دارەکانەوە، لە ڕێگەی زۆر بەردەکانەوە خۆڵەوانێ ئێمە توانیمانە ئەو ڕەنگانە سوودی لێوەر بگرین و بە هەزارەها ساڵ بتوانن تێکەڵی بە چنین و تێکەڵی حتا بە ماڵڕازانەوە بکەن لە ناو کللتوری ئێمە. بێگومان کللتورەکانی کەش بە هەمان شێوە هەنێک کات ناو کللتور کۆدی تایبەتی خۆی هەیە، هەنێک کۆدەیە لە ناو کللتورێکەوە بۆ کللتورێکی کە ئەگۆڕێ. هەنێک کات دەسەڵاتی دین خۆی بۆ خۆی هەڵگری، هەنێ پەیام و هەنێ دەستەواژەی تایبەتە بە ڕەنگەکان. دیسانەوانی سیاست حکمی خۆی و دەسەڵاتی خۆی فەرزەکە بەسەر ڕەنگەکانە، بەڵام لە دەرەوەی بڵێن پێناسەی کۆمەڵایەتی و پێناسەی حتا پێناسەی سایکۆلۆجی مەسە جیاواز لەوانی کە ڕەهەندێکی کەیە کارەکە لەسەر ڕەنگەکان کە ئایا ئێمە ئەچینە خستەخانەیەکەوانێ بۆ ئەوەی نەخۆشەکان ئارامتر بن، چ ڕەنگێک دەپۆشین، ئایا ئێمە لە چێشخانەکانە چ ڕەنگی دیوارەکان بێ بۆ ئەوەی کە ئێمە هێز و توانا و
چێژمان بۆ خواردنەکان زیاتر بێت حتا قاپەکان حتا کەوچکەکان مێزەکە ئەمە هەمووی ئەو ڕنگانە هێز و قدرەتی خۆی هەنێک کات مباشر هەنێ غێر مباشر تێکەڵەکە بە چێژ و دنیابینینی ئێمە. دکتۆر ئاماژەت بە کۆمەڵە نمونەی جوان کرد یعنی هەتا ڕەنگی نێو نەخۆشخانەکان ڕەنگی چێشخانەکان پێویستە مامەڵەی مرۆڤ چۆنی بێ لەگەڵ ڕەنگەکان پێویستە چۆن بە وریاییەوە ئەو ڕنگانی کە ئێوە بۆ بابەتێکی دیاری کرا و هەڵی بژێرە پێشتر لەسەری بخوێنێتەوە و هەروەها لەسەری ڕۆشنبیری هەبێت کە ئەو ڕەنگە بۆچی بەکارێ ئەنجا بتوانێت مامەڵی لەگەڵ بکە ئەم مامەڵەیە پێویستەکە بە شێوازێک بێگومان کاتێک کە تۆ سایکۆلۆژی ڕەنگە خوێنیت ئەزانیت مەسەل معقول نییە ژووری نووسن ڕەنگێکی سوور بێ چونکە ڕەنگە سوورەکان ئێمە ئەهەژێنێ ئێمە ئێنێرژی ئێمە تاقی ئێمە توانای ئێمە زیاتر لە پێویست چکە بەشێکە لە کاریگەری لەسەر دیدی ئێمە بۆیە مەسەد دەکرێت ژووری نووسن بۆ نمونە ئەو ڕنگانە بێ کە هێمنمانەکاتەوەی ئەو ڕنگانە بێ کە ڕەنگە ساردەکان ڕەنگەکان هەڵبەت خۆی بڵێن سێ پێکاتەی ڕەنگ هەیە زەرد و شین و سوور کە ئەمە سێ ڕەنگە ئەساسەکەن کاتێ ڕەنگەکان تێکەڵە بێ ئیتر مەلاین ڕنگ لەم سێ ڕەنگەوانەیە نەبێ بۆیە هێڵەکەی هێڵێکی بەیانی کە پێڵەن ڕەنگە ساردەکان هێڵە گەرمەکان کە ڕەنگە لە نێواندی هێڵە سارد و گەرمەکانە هەنێ هێڵ هەبێ یا هەنێ ڕنگ هەبێ پەیوەندیدارە لە هەردوو لا سارد و گەرمەکە لە بین ناوەستاوە جا بۆیە هەنێک کات ڕەنگە ساردەکان ئەو ڕنگانی کە هێمنن لە ڕەنگە شینەکانەوە دەست پێ ئەکات ئەم ڕەنگانە هێورکەرەوەن بڵێن هەر بەش مەسە کە تۆ سەیری دەریایەکەکەی جۆرێ لە جۆرەکان هێمنبوونەوەیە کاتێک کە تەماشای ئاسمانێکی ساف و پاکەکەی جۆرێ لە نەوعەکان ئاسوودەیەکی ڕاحیت پێ ئەیە کە تۆ ئارامە بیتەوانێ بۆیە ڕەنگەکانیش لە هەڵبژاردننی شوێنەکانە لە ڕاستی بەشێکە لە زیرەکی بەشێکە لە کللتور بەشێکیشە لە ڕۆشنبیری کەسەکە ینی مەسەل هەیە هەر بە تەبع حەزی لە هەنێ ڕەنگە هەیە هەر ڕەشپۆشە دکتۆر هەرێنجار بۆێریمان نییە لە هەڵبژاردننی هەنێ ڕەنگە هەندێک لە ڕەنگەکانە بێ خودی مرۆڤەکە خۆی حەزیش بە بەکارهێنانی ئەو ڕەنگە بکە بەس بوێریکی تەواوی نییە بۆ هەڵبژاردننی ئەم ڕەنگە ئەمە ئەگەڕێتەوە بۆچی هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە هەنێکات مەسەلی ئێستا ئەگەر لەوە بیجێزینەوانێ بۆ جل پۆشی پۆشاک مەسەل هەیە هەر بە تەبع حەزی لە ڕەنگی ڕەشە هەیە بە تەبع سپی پۆشە هەیە سوور پۆشە بۆیە ئەمە بەشێکە لە سایکۆلۆجی کەسەکە مەسەل عادەتەن سوور پۆشەکانە و کەسانن دایمە ئێنێرژیان زیاترە لەبەرەوەی کە ڕەنگی سوورخۆی بۆ خۆی ڕفلێکشنی هێز و قدرەتی لەسەر پێست ئینسان هینەکات ئەکتیڤەکات ئەمە بە تەبع ئەم کەسانە حەزیان لەم جۆرە ڕەنگانەیە و زیاترە بینی ئەکتیڤن مەسەل کەم ئەبینی خەڵکانی سپی پۆش کەسانێکی تووڕە و هەڵتشوو زیال بزێو بن چکە بەشێکە لە پاچی ڕەنگی سپی بڵێن بەشێکە لەوەی ناوێت دەسی لێبەی چکە سپی پۆش هەمیشە ترسی شڵکنبوونی هەیە بەڵام هەمیشە بەشێکە لە توانای تێکەڵبوون لە قوبوڵکردنی ئەوی تر زۆر هاوڕێیانەیە مەسەر ڕەشپۆشەکان بە شێوەیەکی کە مامەڵاکرێ ڕەشپۆشەکان شێوازێکی کە معاملەکەن لەگەڵ کەسایەتی ڕەشپۆش ینی تۆ لە ڕێ ڕەنگەکانەوانێگە بچیتە بازار ئەگەر کەسەکە مەسە لەو کراسیان بە زۆر بۆ نەکڕی بێت و لە بەریکە ئەگەر هەڵبژاردەی خۆی بێ تۆ ئەتوانی لە ڕێگەی ڕەنگەکان و سایکۆلۆژی کەسەکان هەمووی بخوێنی تەوانێکم کەسە تا ئەندازەیە کەسێکی چۆنە هەتا لە ڕێگەی پێڵاوەکانەوە پێڵاوی تەخت بەرز ئەمانە بەشێکە لە پێناسەکردنی کەسایەتی کەسەکان بێگومان ئەمە زانستە بەڵام بەرجیژ نییە ئەمە هەمی سەی سەد ئەگەر کەسێ سوورپۆش بوو ئینسانێکی حەروک و بزێ و زووت و ڕەبێت بەڵام ئەمە بە شێوەی عام مەسەر ڕەنگە ئەمانە هەمی بەڕاپرسی و بڵێن توێژینەوەی زانستی کراون کە ڕەنگەکان سایکۆلۆژی ڕەنگە چی کاریگەریکی هەیە لەسەر کەسایەتی کەسەکان دکتۆر با دیوێکی تری باسی ڕەنگەکان بکەین دیوی هونەریەکەیەتی کە بەڕێستان خۆتان کار لەسەر ڕەنگەکانەکەن وەکو هونەرمەندێکیش تا چەند دیدی هونەرمەند جیاوازترە لە کەسانی ئاسایی کێسایمە بە گشتی باسمان کرد بۆ ڕەنگەکان چکە ئەو یە جارێکی تر ڕەنگەکان هەم تێکەڵەکە جارێکی تر هەم لێکیان جیاکاتەوە ئەم دیدی ئەو چی زیاترە بەخشێ بە ڕەنگەکان و ڕەنگەکان چۆن ئەتوانێ بە یەکۆ ببەسێت و ئاوێتی یەکتریانکە زۆر پرسیارێکی جوانە
هەڵبەت تۆ لە کاری هوەریە دایما تەنسیقت هەیە هارمۆنیت هەیە لەگەڵ کۆنتراست بۆیە ڕەنگەکان قدرەتی ئەوەیان هەیە لە دیدی هونەرمەندێکەوانەیە کە کاری هوەریەکە هەم هارمۆنی بێ هەم کۆنتراست بێ لەوێ جوانی تێگەیشتن لە ڕنگ ممارەسەکردنی هونەرمەندەکان لە ناو ڕەنگە ئەوەیە کە ئەتوانێت مەسەل ئەم دوو ڕەنگە وتوات تەسەورکەی ناگونجێ پێکەوە بەڵام کاتێک کە هەم کۆنتراست حکمی خۆیەکات کە دوو ڕنگ دژ بەیەکەن سارد و گەرم هەم لەگەڵ هارمۆنیا ئەتوانێت کاری خۆی بکە هەنێ ڕەنگی بێلایەن هەیە مەسەر ڕەش ئەو ڕەنگەیە کە ئەتوانێت بچێتە ناو هەموو ڕەنگەکانەوە سپی ئەتوانێت بێلایەن ئەتوانێت کاری خۆی بکە لە بینی بەستنەوەی ڕەنگە سارد و بینی ڕەنگە گەرمەکانە و توانێت خاوبوونەوەی ڕەنگەکانی هەبێ بۆیە کاتێ هەتا لە ئەوروپا ئەوانەی کە دیزایانی وەبسایتەکەن دایمە هونەرمەندێکی تەشکیلی لەگەڵیان هەبێ من هاوڕێیەکەم دیزایانی کوردیش میدیایە کرد یەکە بوو لە یەکەم وەبسایتی کوردی بە ئینگلیزی دکتۆر ڕێبوار فەتاح و کاک پێشڕە و زۆر کات کاک پێشڕە و ئیشی دیزاینەکەی کرد ئەیت وەرە چاوی تۆ لە چاوی من زیرەکترەکە و کەسێکی زۆر کارامە و بە سەلیقە بوو بەڕاستی لەو بوارە بەڵامی چاوی هونەرمەند چاوێکی کەیە چونکە تۆ معاملەی ڕنگ بە هەمیشەیی ئەیکەی ینی سەقافەتێکەیە سەقافەتی ڕۆشنبیریە سەقافەتێکی شەیە پێڵێن سەقافەتی چاو هەنێک کات هەنێک کەسەیە مەسەبە تایبەتەوەی کە ممارەسەی ناوڕەنگەکانەکە چاوی پەروەردا بێ ئیتر لە مابینی تەنسیقبوون و لە مابینی کۆنتراست و لە مابینی هارمۆنی و پێکەوە گونجانی ڕەنگەکانە بۆیە هیچ ڕەنگێک نییە ناشرین بێ هیچ ڕەنگێکیش نییە جوان بێ بەڵامەوەیە کە تۆ چۆن تەنسیقی ئەەکەی یا هارمۆنی ئەیتێ لە ناو ڕەنگەکانە باش دکتۆر ئەتوانین بەهۆی ڕەنگەکانەوە ئەگەر کۆمەڵێک ڕنگ هەڵبژێرین یاخۆت زانیاریمان هەبێت لەسەری بتوانین وامان لێ بکاکە بە شێوازێکی ئەرێنی تر بیر بکەینەوە بۆ ژیانواتە ڕنگ کاریگەری هەیە لەسەر شێوازی بیرکردنەوەی مرۆڤەکان بێگومان تۆ ئەم ڕۆیەی بۆ دەوام هەستەکەی بەیانەکەت شەوخەوێکی ناخۆشی بینی و باش نەنووسیت و میزاجی باش نییە یەک جلی سوور لەبەرکە بزانە کە ئەڕۆی تەوانێ چۆن ڕۆژەکەت ئەگۆڕێ هەمیشە نەسیحەتی ئەوانەی کە لە ڕووی ڕەنگەوانێ بڵێن ئامۆژگاری کەسەکانەکەن ئەڵێ هەوڵ بە مەسەل خەمناکی لە ماڵەوە پەردەی ژوورەکەت بگۆڕە خەمناکی لە ماڵەوە ڕەنگی دیوارەکەت بگۆڕە چەرچەفێک بە بەسەر قەنەفەکانە ئەگەر ناتوانانی قەنەفەکان بگۆڕی یعنی مۆدێل ستایل هی خۆتە ستایل مۆدێل ئەکڕێش جا بۆیە تۆ زۆر گرنگە ستایلی خۆتی هەبێ چکە ستایل ڕەبتی نییە بە براندەکان و ڕەبتی نییە بە لۆگۆی کۆمپانیەکانەوە ڕەبتی هەیە بە کەسایەتی خۆتەوە دەکرێت تۆ ستایڵێکی تایبەتی هەبێ هەمیشە بناسرێتەوە چونکە مۆدێل قات جێلکەی کڕی هی کۆمپانیایەک و لە بەریەکەی بەڵام ستایل ناکڕێ تایبەتە بەخۆت ئەمەش مێژوویەکێوێت تۆ تا ستایڵێت تۆ هەنێک کەسەیە لە زاکیرەتە کە بیری لێ یەکەیتەوە بیر لە ئەناقە و لە تەنسیق و لە ستایڵ یەکەیتەوە بیر لەوە ناکەیتەوە قاتەکەی لە کۆکڕیوە و جلەکانی کراس و بۆین باقی لە کۆکڕ ئەمە بەشێکە لە کەسایەتی کەسەکە چونکە ستایل شخصیەتی کەسەکەیە شخصیەتی ماڵەکەیە بۆیە هەنێ ماڵ هەیە کە تۆ ئەچی ڕەبتی نییە بۆ کە ماڵەکە پێداویستەکانی قەنەفەکانی چەند دەفتەری پیاوە بەڵام کاتێک کە ئەچی هەز ناکەی کەسایەتی هەیە لەو ماڵەیە ئەو ماڵە هەست ناکەی شخصیت و کارکتەری هەبێ هەنێ ماڵی شێ مەسە زۆر ماڵی لادێ من کە چوون هەل لە خۆیەوە هەستەکەی بیری لە هەموو شتێک کردوتەوە ئەمەیە کە ستایڵە پەیوەستە بە ستایڵی ماڵەوە بە جلوبەرکی ئینسانەوانێ بە شێوازی حتا بەرنامەوە مەسەلەن بەرنامێک جەنابتان ستایڵێکی وەرگرتووە کە تۆ بیرەکەی تۆ ڕۆژێکی نوێ یەکسەر مشکت بۆ کۆمەڵی ئەلەمێنتە چێ کە جیاوازە لە بەرنامەیەکی کەی شوێنێکی دەستەکانە خۆشبێتۆیان کە ئەمڕۆ لەگەڵ مابی بە شێوازێکی جوان شیکردنەوە بۆ ڕەنگەکان کە دەستەکان خۆش بێت